بردومان و بەزاندنی سنوورەکانی هەرێمی کوردستان لەلایەن وڵاتانی دراوسێوە بەردەوامە لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا لە چەند هێرشێکی فڕۆکە جەنگیەکانی تورکیا لە بناری قەندیل و چیای بێرمکە لە سنووری دۆڵەڕەکە نزیکەی 15 شوێنیان بردومان کردووە و مەترسی لەسەر ژیانی گوندنشینان و ڕەوەندەکان دروست کردووە. هاوڵاتیانی و گوندنشینان داوا دەکەن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان هەڵوێستیان هەبێت لەسەر خاک و ژیانی هاوڵاتیان چیتر بێدەنگ نەبن و قەرەبووی زیان لێکەوتوان بکرێتەوە. بەڕاستی کە پێم سەیرە وشەی حکوومەت بەکاردێنن چۆن کاتێک کە دەڵێ حکوومەت دەبێت حکوومەتێک هەبێت کە بتوانێت خزمەتگوزاری و پارێزگاری لە میلەتەکەی خۆی بکات. بەڵام بەداخەوە ئێمە هەر لە دوای شەڕەنەگریسەکەی ناوخەوە دابش بۆ 2 زۆندا زۆنێک بۆ تورکیای زۆنە بۆ ئێرانێ زابۆی داوا دەکەین کاربەدەستانی حکوومەت کە لێرە بە دواخۆیان بە خاوەنی میلەت بزانن یعنی چی دی ئەو میلەتە ڕەش و ڕوتە بۆ و بێ قەیرانی دارایی و بێکار و بێدەرامەتیە هەر لە سنووری زاخۆ بگرێت تا دەگاتە قەندیلی ئەو ماڵانە سەرگەردان و ماڵ وێران و دەربەدەر دەبن. زابۆی داواکارین لێیان لێرە بە دواخۆیان بە خاوەنی میلەت بزانن چی کە بە فکر لە بەرژەوەندی داهات و کۆکردنەوەی سامان نەکەن. ئەو گوندە کە تیارەی تورکیای بردومانی کرد ئەو گوندە چۆڵکرا ئێستا زۆربەی هەرە زۆری خەڵکی نەهاتوونەوە ئەو گوندەی و ئەو گوندەیان چۆڵ کردووە بە هۆکاری بردومانی تورکیای. مەترسیان لە ئەوە بۆ دووبارە بردومانی بکاتەوە. داواکارین لەلایەنی پەیوەندیدار بڵین ئەو گوندە کە ئەوەندە بردومان کراوە تا ئێستا ئێمە قەرەبوو نەکراوینەوە ئاوڕێکی جددی لەو گوندەی بداتەوە. چاودێرێکی سیاسیش دەڵێت حکوومەت و بەرپرسان لە پێناو بەرژەوەندیە ئابووری و سیاسیەکانیان بێدەنگیان هەڵبژاردووە و باکیان بە ژیان و ئارامی خەڵک نییە. بە بڕای من ئەم جەنگە درێژترە و حکوومەتی هەرێمی کوردستان حیزبە سیاسیەکان و بەتایبەت دەسەڵاتدارەکان دەبێت هەڵوێستی جیاوازتریان هەبێ و پێیان وابێ کە درێژەدان بە پێکەوە ژیان و بە ئاشتی و بە خەبات و بە کوردایەتی و پێکەوە ژیان مەودایەکی درێژتری پێویستە و هەناسەر تەنجی و پش و سواریەکە وەکو فشار لە دەوڵەتانی هەرێمی و دەوڵەتانی دیکەوە لەسەریان دەکرێت ئەوان پێویست ناکە بەو شێوەیە بە خێرایی بیانەوە یەکلایی هەموو ئەو کێشە کەڵەکە بوانە بکەن کە بەدەیان ساڵە بەدەستی هێزە کوردیەکان و لە دەروی هێزە کوردیەکانیش کەڵەکە بۆ لەسەر یەکتری. بەشێکی گەورەی ئەو هێرشانە لە نێوان هێزە کوردیەکاندا پاراستنی جۆرەکە لە پاوان و لە میرنشینی خێڵانەی بەرژەوەندی ئابوووریەکان و ئەو جۆرە هێزێکە هەیەە. بەهۆی بێدەنگی حکوومەتی هەرێمی کوردستان و بە بیانووی بوونی چەکدارانی پەکەکە کەم ڕۆژ هەیە هاوڵاتیانی سەر سنوورەکان گوێبیستی فڕۆکەکانی تورکیا نەبن. ئەمە لە کاتێکدایە زۆرترین ئەو کەسانەی دەبنە قوربانی کەسانی بێچەک و هاوڵاتیانی گوندنشینن. هەر بۆیە گوندنشینان داوا دەکەن حکوومەتی هەرێم بەرپرسانە مامەڵە لەگەڵ دۆخەکەدا بکات و بە هەر نرخێک بووە سەر و ماڵ و ئاسایشی هاوڵاتیەکانی بپارێزێت. لادەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.